چاوەڕوان دەکرێت محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی هاوپەیمانی ئەعمار و تەنمیە سەردانی هەرێمی کوردستان بکات سبەینێ دووشەممە و سەردانەکە ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت بڕیارە لە سەردانەکەیدا محەممەد شیع سوودانی چای بکێت بە سەرکردەی لایەنە سیاسەکان و کۆبوونەوەی هەبێت لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەت هەرێمی کوردستان چەند دۆسەیەکی گرنگ تاوتوێت دەکات لەسەر هەمووشیانەوە پرسی پێشێنانی حکوومەتی داهاتووی عێراق هەروە پرسی پێشێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کە تا ئێستا پێک نێنراوە کابینونی حکوومەت هەرێمی کوردستان بەهۆی کێشەکانی نێوان هەردوو حیزبی فەرمانڕەوای هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەروایشی شکە لە پرسەکانی کە باس دەکرێت و لە کۆبوونەوەکانە دەخرێتە بەرباس پرسی هەناردەکردنەوەی نێوت هەرێمی کوردستانە کە تا ئێستا بەردەوامە هەروەها پرسی موچە و بودجەی هەرێمی کوردستانیشێکێکا بێت لە تەوەرەکانی کۆبوونەوەکانی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بەرپرسانی هەردوو حیزبی فەرمانڕەوا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆبوونەوەکانی لەگەڵ بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری هەولێرەوە محەممەد شیع سوودانی بەڕێ دەکەوێت بۆ شاری دۆک بۆ بەشداریکردن لە پانێڵێکدا کە لە زانکۆی ئەمریکی ڕێک دەخرێت تا ئێستا نازانرێ ئایا لەم سەردانەیدا بۆ هەرێمی کوردستان کە ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت ئایا محەممەد شیع سوودانی سەردانی شاری سلێمانی دەکات یاخود سەردانەکەی تەنها تایبەتە بێت بە شاری هەولێر و شاری دۆکەوە ساڵی ڕابردووش لە دوای هەڵبژاردنە پەرلەمانەکەی هەرێمی کوردستان بە 3 هەفتە محەممەد شیع سوودانی سەردانی هەرێمی کوردستانی کردو هەروەها سەردانی شاری سلێمانی کردو لەگەڵ لایەنە سیاسی براوەکان کۆبەوە.